سڵاوی خی گەورەتان لەبێ فێرخوازانی خۆشەویستی بلیمەت و بەتوانە و لێ هاتووی بواری ئەدۆ پریمێر خۆشحاڵین لەوانی 19 لە خزمەت ئێوەی بەڕێز و زێدە خۆشەویستدان ئازان لەوانەی ڕابردوودا باسی چۆنیەتی ئەنجامدانی مونتاژێکی سەفەریمان کرد لە ڕێگای هەردوو کلیلی زۆر کاریگەر بۆ بڕینی کلک و گوێ ئەویش کیو واروەها دەبلیو بوو جا بەڕێزان خۆشەویستان ئەگەر بتەوێ لە کاتی مونتاژی بڕینی کلک و گوێ برێن هەروەکو باسمان کرد ئەگەر بتێ ئەلێڕا ئەمە هەموو ببڕین ئەوە کیو دادەگری ئەگەر بتەوێ بۆشایی دروست بکە ئەوە لەگەڵ کیو کۆنتترۆل ئالت دابگرا اینجا کیو دابگرا بۆ دەبڕێ بەس بۆشایەکت بۆ دروست دەکاتن بە گوێری بڕینەکە ئەم بۆشایی دروست کرد بینە ئەم لە ئەگەر ئەمە جووسان دووبارە ببڕێتن پێشترێ دەبلیوماندا دەگرت و دەیبڕی و یەکسەر ڕپڵیشی دەکرد ڕپڵیشی دەکرد بەس ئێستا بەس تریمی بکەین بەس بیبڕین کۆنتترۆل ئالت و دەبلیو دابگرام دەبینی ئەم سەر و ئەم سەری بڕی و هەروە بۆشاییشی بۆ دروست کردی جا بەڕێزان خۆشەویستان ئەمە وانەی دەگەڕێتەوە سەروانەی ڕابردوو وانەی ئەمڕۆمان چۆنیەتی ئەنجامدانی تریم و بڕینە لە ڕێگای پرۆگرام مۆنیتەرە ئەمە ژوانەیەکی زۆر خۆش و بە چێژ و بەتامە بەس کەمێک بێخەیە ئەویش کێشە نییە لە بۆ ئەو کەسانە باشە کە زەختیان فولە جا بەرزان با کۆنتترۆل زێر لێ بدەن هەر مەعلوماتێک بوو ئەمە لەسەر دوورێ ئێستاکە بمانوێت لەسەر پرۆگرام مۆنیتەر مونتاژ بکەین با زوم بکەین پلس دابگرین لە بینی دوو کلیپ کاتێک کەدا دەگری ئەم هێلو سوورە دێتن هەروەکو بینیتانە کاتێک ئەو هێلە سوورەها دەبل کلیک بکە سەیری پرۆگرام مۆنیتەریش بکەن ئەویش گۆڕانکاری بەسەردادێ بەو شێوێ بینیتان تەوزیعی دووی بوو ئەمە کلیپی لای دەستە ڕاست ئەمەشیان کلیپی لای ببرن ئەمە لای دەستە چەپ ئەمەشیان لای دەستە ڕاستە هەروەها کە دەبینی لەم لایە سەهمەکە ڕوو لەولایە یعنی ئیش لەم لای دەکا لەو لایەش یعنی ئیش لەم لایە دەکا لە ناوەندێش دەتوانی ڕۆلینگ تریپی زیاد دەبیتن کە دەتوانی ئەمە بخەیتە سەرەوەی ئەمەش بخەیتە سەرەوەی بەم شێوەیە تۆ دەتوانین گۆڕانکاری ئەنجامدە ئێستا برێن لەسەر پرۆگرام مۆنیتەر هەندێک تریمینجی بکەین بۆ لای دەستە چەپ ئەمە تۆزێک کورتکەینەوە ئەمە تۆزێک کورتکەینەوە بەم شێوەیە کلیک بکە و دەست هەڵمەگرە ڕابچێشە سانیەکەش دەنووسێ چەند سانیەی کوردەکەیەوە بینیتان چەند زۆر کورد بۆ و هەروەها بۆشاییشی بەجێهێشت بە هەمان شێوە بۆ لای دەستە ڕاستیش کورد دەبێتەوە و بۆشاییش بەجێ دێرێ هەروها لە ناوەندێش دەتوانانی ئەمە درێژکوێ سەرەوی ئەوش درێژکوێ سەرەوی لە ڕێگای ڕوڵینگەوە بەم شێوەیە ئەها بینیتان ئەمە زیادی کرد ئەو جارە عکسیکەینەوە بینیتان هاتە ئەم لایە هەروەها ئەمە گۆڕانکاریەکانە بەم شێوەیە کاتێکە تۆ دەبل کلیک لە بینی ئەم دوانە ئەکەی یەکسەر پرۆگرام مۆنیتەر ئاکتیو دەبێت و بەم لایەدا دەبا بەم لایەش بەو لایە هەروەکو باسمان کرد هەروەها ئەگەر کۆنتترۆل لەگەڵدا بگرین یەکسەر دەبێتە بواری ڕێپڵ بەبێ ئەوەی بۆشایی بەجێ بێرێ بڕینەکان ئەنجام دەدا کۆنتترۆلمان لەگەڵدا کردووە هەروەکو بینیتان گۆڕانکارێک لێرە ڕوو دەدات و هەروەها سەمەکە ماوسەکەش ڕەنجی لەگۆڕ دەبێتە بواری ڕپڵ چونچە ڕەنجی زەر دەبێ بەم شێوەیە بیهێنینە ئەم لایە ئەم ڤیدیۆی کەمکەینەوە یان زیادیکەین بەو شێوەیە دەتوانی چاندی بتەوێ زیاد و کەمی بکەی بە ڕپڵیس جا بەڕێزان لێرەش دەتوان فریم بکشێنەوە پاش فریم بەم شێوەیە ئەمەدا دەگرین هەروەکو دەبینی فریم تریمینجی دەکا بە ڕێگای تەبیعی کۆنتترۆل زێدا بگرینەوە بیبینەوە بواری ڕپڵ ئیدیت با بیکەنی ڕپڵ ئیدیت لێرە ڕەنگەکەی گۆڕا بووە زرد فریم بڕۆ بەبێ ئەوەی بۆشای بەجێبن یان 5 فریم بەو شێوەیە یان ئەگەر بتێ بگەڕیتەوە بەم شێوە فریم دابگرێت دەگەڕێتەوە 5 فریم لەسەرکی بۆلیش کۆنتترۆل سەهمی لای چەپ بەم شێوەیە دەبینن دەڕوا هەروە ئەگەر شفتیش لەگەدا بوویت 5 فریم دەڕوا سەهمی لای چەپ بەعکسەوەش سەهمی لای ڕاست 5 فریم و فریمیش بەم شێوەیە دەڕوات و دەتوانین ئیشەکانی خۆشت لە ڕێگای پرۆگرام مۆنیتەر لە تریمینگ و هەروە بڕین و کورتکردنەوە و درێژکردنەوە ئەنجام بدەیت هەروەها ڕێگایەکی تریشمان هەیە هەر لەسەر مەسەلەی تریمینگ و بڕین و کەتوئانە ئەوش بەکارهێنانی JKL ئای لە هەمان کاتدا کورتی بکاتەوە تریمینگ و ڕیپڵی بکە بۆ پلەیش بیتن ئێستا ئێمە برین جێدا بگرین لەسەر کیبۆرد پاوسیکە ئەوەندێک کە گەڕاوە پاش هەم پلەی کرد و
ئەوە هەم کورتیش کردو ئێڵدا بگرین با زیادیکە ไอ้ของที่แปะตรงนี้เนี่ยวิธีใช้ก็ง่ายมากเราแกะเอง سپەیس لێدا بینیتان زیاد و کەمەکە ئەلێرە بینیتان زیاد و کەمەکان چەند هەست پێ دەکەن ئەگەر ئەم لایەمان بوێتن با تۆزێک زوومی ئاوتیکەینەوە ئەم لایە کلیکە سەهمەکە ڕووی گۆڕە ئێستا جێی لێ بدەین با بگەڕێتەوە پاش یعنی هێشتا مەسافەکەمان بداتێ پاوز زیادی کرد ئەوزارە ئەلدا بگرین Indoor flying insect problem. But what if you have an indoor flying? بینیتان ئەلێرە کورتکردنەوەکان ئەنجام دەدرێت جا بەم شێوێ بە JKLیش دەتوانی برێن گۆڕانکارەکە ئەنجام دەی لەگەر جێی ئەگەر لە هەمان کاتدا کەیشدا بگری ئەوە کەیدا بگرین بە هێواشی جێیشدا بگرێت دەست هەڵمەگرا زۆر بە هێواشی دەگەڕێتەوە پاش و لە هەمان کاتدا تریمینجیش ئەنجام دەدات و وەروە کەی و ئێڵیشدا بگرێت بەمان شێوە بەرەو پێش دەڕوات و دەشی بڕێتن ینی ئەو گۆڕانکاریانە دەتوانی بە شێوەیە ببینی وەکووتمان ئەمە لە پرۆگرام مۆنیتەرە ئەلێرە 5 بگەڕێتەوە و یەک فریم و لە کۆنتترۆل لەگەدارێک لەسەر کیبۆرد و شفتیش بۆ 5 فریمە جا دەتوانین فریمانە زیاد و کەمیش بکەین و یان وای لێ بکەین کاتێک کە دەبل کلیکمان کرد ئێستا ئەگە بمانەوێت لەم بارە بگەڕێتەوە دواوە دەبل کلیک لەو بوشایە بکەیت کە دەگەڕێتەوە سەر بواری ئاسایی بەس ئەگەر دەبل کلیک لێرە بکەین دووبارە دێتەوە پرۆگرام مۆنیتەر دەبێتە شوێنی ئیدیتینگ ئەگەر بمانەوێت یەکسەر لە بواری ڕیپڵبی دەینە ئیدیت لەوێ پرفرنس لەوێش دەچینە تریمینگ یەکسەر ئەم دوگمەیە ئاکتیڤ دەکەین و ئەلۆ سلێکشن ڕۆڵ ئان ڕیپڵبیتن یەکسەر دەستێتە بواری زەردەکە سوورەکە نابێ ئەم فریمە دەتوانی کەم و زیاد کە 5 فریم نووسرا لەیان دەتوانین لێروکانە بیکەینە دەفریم یان 8 فریم بە کەیف خۆمان ئۆکەی دەکەین و ئێستا وەکو بینتان گۆڕا بووە 8 فریم ئەگەر دەبل کلیک بکەین یەکسەر ڕاستە خۆت چوە سەر بواری ڕیپڵ ئەگەر بشتێ بستەوە سەر بواری ئاسایی ئەوە کۆنتترۆلی لەگەدا بگرە سوور دەبێتەوە ئەگە نادەبێتەوە ڕیپڵ و دەشتوانی پلەیش بکەیت لەسەر سپەیس بار ئێستا ئێمە برێن لەم لە ئیش بکەین วิธีใช้ก็ง่ายมากเราแกะ If you have an in, بەم شێوەیە วิธีใช้ก็ง่ายมากเราแกะ if you have an پلەیش نیشان دەدات و وارووا لەم بۆشایە شکلی بکە دەگەڕێتەوە بواری ئاسایی جارانی خۆی ئەمەش هەر وەکو ینی زانیاری ڕەنگە زۆریش ئیشتان پێنەوی بەڵام هەر معلوماتێکتان لە بواری ئەمەوە بێتن یان زاروەیە کە تو دەبل کلیک دەکەی ئەم شاشەیە دێخوای ئەوە چبوو چیلات ئەمە چبوو ئەمە یعنی پرۆگرام مۆنیتەرێتە بواری ئیدیتینگ و بۆ بڕین و ڕپڵ و هەروە تریمینگ و شتانە ئەوە لە بۆ شای کلیککە و کلیکێک لە بۆ شای بکە یان لەسەر یەک دانە کلیک بکەوە ئێستا برێن ئەوە بابستە بوار لەسەر ئەو دانەی کلیککەینەوە کەسەر ڕاستەوە خۆ دەڕواتەوە جا بەڕێزان خۆشەویستان زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمان بن و سەبسکرایب لە یاد مەکەن و خۆشحاڵین کە ئێوە فێرخوازانی خۆشەویست لەوانەکان هێدی لەگەڵمان بدان و بۆیە ئێوە داهاتوێکی زۆر گەشتان هەیە لەوە زۆر دڵنیا بێن تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ